Evde radyoya denge gele. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگێگەل بە یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 8 نۆڤەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. جەنگاوەرانی ماک لە زۆربەی گەڕەکەکانی ئێلح دژی دەست بە سەرداگرتنی ئیرادەی گەل ڕوویان کردە گۆڕەپانەکان و لە نێوان جەنگاوەرانی ماک و پۆلیسی داگیرکەری تورکدا شەڕ ڕوویدا. جەنگاوەرانی ئازادی کوردستان ناسراو بە ماک لە زۆربەی گەڕەکەکانی ئێلح دژی دەست بە سەرداگرتنی ئیرادەی گەل ڕوویان کردە گۆڕەپانەکان. پۆلیسی داگیرکەری تورکیا بە زرێپۆش و بۆمبی گازی هێرشیان ئەنجامدا و جەنگاوەرانی ماک بە ناڕوونجە دەستکرد و فیشەکی ئاسمانی وڵامی پۆلیسی داگیرکەری تورکیایان دایەوە. لە زۆربەی گەڕەکەکان پێکدادانی قورس و بەرخۆدان بەڕێوە دەچێت. دوای ئەوەی شارەوانی ئێلح با کودتای قەیۆم دەستی بەسەرداگیرا لە دژی ئەوە بەرخۆدان لە گەڕەکەکاندا بەردەوامە و گەنجان لە گەڕەکەکان و شەقامەکاندا ڕێگاکان دادەخەن و وەڵامی هێرشەکانی پۆلیس دەدەنەوە. گەنجان لە چەندین شەقامدا لە بەرخۆدانی کۆڵانەکاندان و بە شەو ڕۆژ لە دژی پۆلیسی تورک بە بەرد فیشەکی هەوایی و کوکتۆف ملۆتۆف دەوەستنەوە. لەگەڵبوونی هێرشی پۆلیس لە ئاسمانی شارەکەشدا بە بەردەوامی هێلیکۆپتەری هێزەکانی دەوڵەتی تورک لە جموجۆڤدان. عایشێ داغلەدەن بە ناوی نالین دڵگەشتیە گەریلای یەژاستارکە لە 5 تشرینی دووەمی ساڵی 2019 لە هێرشێکی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوو. لەلایەن بنەماڵەکەیەوە لە ناوچەی وێرانشاری شاری ڕوحا مەراسمی پرسەی بۆ دانرا. پەرلەمانتاری دەم پارتی شاری ڕوحا عومەر ئۆجەلان بەڕێوەبەرانی کۆمەڵی پشتیوانی و هاوکاری لە بنەماڵەی کەسوکاری ونبووەکان ئەندامی ئەنجومەنی دایکانی ئاشتی و بەڕێوەبەرانی دەم پارتی و پارتی هەرێمە دموکراتیکەکان و ناسراو بە دەبەپا سەردانی مەراسمەکەیان کرد و سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵەکەی شەهید کرد. عومەر ئۆجەلان پەرلەمانتاری دەم پارتی لە پرسەکەدا وتی ئەوان بۆ ئاشتێکی شکۆمن لە تێکۆشاندان و ئاماژەی با دیداری لەگەڵ بەڕێز ئۆجەلان کرد و وتی لە سەردانەکەدا بەڕێز ئۆجەلان ڕایگەیان من ئامادەم بۆ ئاشتی و چارەسەری ئەم ئازارە دەبێت با زووترین کات کۆتایی پێبێت. هەروەها عومەر ئۆجەلان ڕایگەیان بۆیە دەستی ئاشتیە کە بەڕێز ئۆجەلان درێژی کردووەتەوە زۆر گرنگە. کورد با کوشتن و کۆمەڵکوژی کۆتایی نایەت و وەک کورد پێویستە دەستی ئاشتی کە درێژکراوە بەهێزی بکەین و بۆیە دەبێت با زووترین کات وڵامی ئەم داواکاریە بدرێتەوە. ئەمڕۆ پێویستە با زووترین کات لەگەڵ مخاتەبی ئاشتی و چارەسەری دانوستاندن دەست پێ بکات. پارتی گەلی کۆماری ناسراو بە جەهەپا لە دژی دەست بە سەرداگرتنی شارەوانی ئەسنڤۆرد لە ئشکری خۆی لە 4مین ڕۆژدایە. شاندی جەهەپا لە بەردەم بینای شارەوانی ئەسنڤۆرد کۆبوونەوە و لە نێوان جەهەپەیەکان و پۆلیسدا چەندین جار گرژی ڕووی داوە. لە 20 تەمووزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور لە پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئێشیگیری دەستی پێکرد و 477 ڕۆژە بەردەوامە. گروپی 94مین دەستیان با چالاکیەکان کرد. مەراسمی گۆڕینی ئێشیگری لە گروپی 93مینەوە بۆ گروپی 94مین لە بارگەی خانوادەی شەهیدانی مەخمور دەستی پێکرد. لەسەر ناوی گروپی 93مین ئارژین ئۆرپەر وتاری پێشکەش کرد و وتی ئێمە وەک خوێندکارانی کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان بە توندی شەرمەزار دەکەین و بە ئامانجی لە ناوبردننی گەلی کورد ڕێبەر ئاپۆیان بەدیل گرتووە. بەڵام پیلان و ئامانج
ئامانجەکانیان با فکری ڕێبەراپۆ لە ناوچوە هەتا کۆتایی با گۆشەگیری و سەر ڕێبەرە ئۆجەلان نەهێن دەست لە ئشگیری و بەرخۆدان هەڵناگرین. دوای وتنەوەی دروشم لە کۆتایی مەراسمەکەدا گروپی 94مین ئشگریەکەیان لە ئەستۆی خۆگرت. دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لە عەفرین هاوڵاتیەکیان بۆ دووەمین جار ڕفان. چەتەکانی پۆلیسی سەربازی سەر بە دەوڵەتی داگیرکەری تورک لە 6 تەشرینی دووەم هاوڵاتیەکیان بە ناوی خەلیل موسا حوسێن خەڵکی شاری عەفرین ڕفاندووە. ئەمە لە کاتێکدایە ڕێکخراوی مافی مرۆڤی عەفرین سووریا ڕایگەیاندووە چەتەکانی پۆلیسی سەربازی سەر بە دەوڵەتی داگیرکەری تورک لە تەشرینی دووەم هاوڵاتیەکیان بە ناوی خەلیل موسا حوسێن لە ماڵەکەی خۆی لە گەڕەکی ئەشرەفیا ڕفاندووە. جێ ئەماژەیە خەلیل موسا حوسێن هەفتەیەک لەمەوە پێش لەلایەن دەوڵەتی تورکەوە ئاودێوی سنوور کرابوو. سوپای تورکی داگیرکەر و چەتەکانی هێرشیان کردە سەر گوندەکانی کانتۆنی منبەج و لە ئەنجامی هێرشەکاندا 2 سەربازی حکوومەتی دەمێشق کوژرا و 3 سەربازیش بریندار بوون. ناوەندی ڕاگەاندنی ئەنجومەنی سەربازی منبەج ئاشکرای کردووە کە سوپای تورکی داگیرکەر و چەتەکانی درنگانی شەوی ڕابردوو تۆپبارانی گوندەکانی باکووری ڕۆژهەڵاتی کانتۆنی منبەجیان کردووە. گوندەکانی جاد حیسان ئەلواتی بە تۆپ و هاوەن لەلایەن داگیرکەران و چەتەکانیانەوە بە سەختی بردومان کراون. هەروەها ئەنجومەنی سەربازی ڕایگەیاندووە لە کاتی تۆپبارانکردنی ئەو گوندانە لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی جەنگی سوپای تورکەوە خاڵێکی سەربازی هێزەکانی حکوومەتی دمێشق لە گوندی ئەلواتی کراوە بە ئامانج. هەروەها با گوێرەی ڕاگەیاندراوەکە لە ئەنجامی بردومانەکەدا 2 سەربازی هێزەکانی حکوومەتی دەمێشق کوژراون و 3 سەربازی دیکەش بریندار بوون و ڕێژەیەکی زۆری دارزەیتونی نزیک لا جێگەکە سوتێنراون. لە ڕۆژی دووەمی ئۆپراسیۆنی ئاسایشی بەردەوام لە کەمپی هۆڵ 50 چەتەی شانەکانی داعش دەستگیر کران و دوێنێش چەتەیە کوژراوە. دوای ئەوەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و یەکینەکانی پاراستنی ژن یە پەژە و هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە ڕایانگەیان کە لە دژی شانەکانی چەتەکانی داعش ئۆپراسیۆنێکی هاوبەشیان بە ناوی ئاسایشی بەردەوام لە کەمپی هەوڵ و دەوروبەری دەست پێ کردووە. هێزە هاوبەشەکان تاکوێسا 50 چەتەی داعشیان دەستگیر کردو و یەکێکیشان کوشتووە. هەروەها دەست بەسەر بڕێکی زۆر چەک و تەقەمەنیشدا گیراوە. ئاماژ لە ئۆپراسیۆنەکە هەڵکوتانە سەر شانەکانی داعش و هاوکارەکانیە کە هەوڵ دەدەن لا نزیک کەمپی هۆڵ جێگیر ببن و بچنە ناو کەمپەکەوە. ئۆپراسیۆنەکە لە نێوان کەمپی هۆڵ و تەلحەمیس، هۆڵ و حەسەکە، هۆڵ عەریشا و شەدادیدا باڕوبەری 100 کیلومتر دەستی پێ کردووە و لەو هەرێمانە جوڵە و چالاکیەکانی چەتەکانی داعش چاودێری دەکرێن. دوای تێپەڕینی دەڕۆژ لە دەست بەسەرکردنی 2 هاوڵاتی خەڵکی مەهاباد بە ناوەکانی هاوڕێ قووا و عەبدوڵڵا هوشمەند تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان بەردەست نەکەوتووە. پێشتر ماڵپەڕە دەوڵەتیەکانی ئێران گرتێکی ڤیدیۆیی ئۆتۆمۆبیلێکیان بڵاو کردبووەوە و بەبێ ئاماژەدان بە ناوی ئەم 2 هاوڵاتی ڕایانگەاند بوو کە لە چالاکیەکی هاوبەشی وزارەتی ئیتلاعات و قەرارگای حەمزەی سەیدولشوهەدای سوپای پاسداراندا ئەندامێکی پەژا کوژراوە و 2 کەسی دیکەش دەست بەسەر کراون. پارتی ژیانی ئازادی کوردستانیش پەژاک ڕۆژی 3 نۆڤەمبەری 2024 لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە ئەندامێکی ئەم پارتە بە ناوی مەولان ڕوستەمی خەڵکی سەردەش لە هەمان ئەو ڕۆژەدا کوژراوە. دەوترێ ئەم 2 هاوڵاتیە دەست بەسەر کراوە تا ئێستا لە مافی دیداری بنەماڵە و وەرگرتنی پارێزدار بێبەشن. هەروەها سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان بۆ وەرگرتنی هەواڵێک لەسەر چاوەڕێ نووسیان دام و دەستگا ئەمنیەکانی مەهاباد و ورمێ ئامادە نەبوون هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر بارودۆخی ئەم 2 هاوڵاتیە با بنەماڵەکانیان بدەن. راپۆردەری تایبەتی نەتەوەی گرتوەکان ڕایگەیاند لە ئێران مافە مەدەنیەکان زیاتر بەرتەست دەکرێتەوە و دەشڵەت لە چەند مانگی ڕابردوودا ژمارەی لاسێدارەدان لە ئێران زیادی کردووە. مایستاتۆ راپۆردەری تایبەتی نەتەوەی گرتوەکان بۆ ڕەوشی مافەکانی مرۆڤ لە ئێران سەبارەت بە ئازادی دەربڕین و بارودۆخی زیندانیانی ئێران لە چاوپێکەوتنێکدا
ڕایگەیان لە ئێران مافە مەدەنیەکان زیاتر بەرتەسک دەکرێنەوە لەوانە سنووردارکردنی پارێزەرانی مافەکانی مرۆڤ تۆقاندن و بە ئامانجگرتنی ڕۆژنامە نووسان دەستگیرکردنی هەندێکیان بە تۆمەتی نادیار وەک دژبە ئاسایشی نەتەوەی و بێبەشکردنیان لە خزمەتگوزاری تەندروستی دوای زیندانیکردن و تیشی لە چەند مانگی ڕابردوودا ژمارەی لاسێدارەدان لە ئێران زیادی کردووە و ئاماژەی بەوەش کرد حکوومەتەکانی وەک ئێران بۆ جێبەجێکردنی سزای لاسێدارەدان پشت بە مادەی شەشی پەیمانی نێودەوڵەتی مافە مەدەنی و سیاسیەکان دەبەستن و دەشڵێت هەرچەندە ئەم مادەیە سزای لە سێدارەدان بۆ دەستەواژەی گشتی مەترسیدارترین تاوانەکان سنووردار دەکات بەڵام بە پێی بڕیاری لێکدانەوەی کۆمیتەی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان ئەم مادەیە تەنها ئاماژە بە کوشتنی بە ئەنقەس دەکات. پارێزگاری بانکی ناوەندی فەڕەنسا هۆشداریدا کە سەرکەوتنی ترامپ لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا مەترسیەکانی بەردەم ئابووری جیهان زیاد دەکات و دەشڵێت بەڵێنی ترامپ بۆ زیادکردنی باجی گومرۆکی لەسەر هاوردەکردن بۆ ئەمریکا دەبێتە هۆی بەرزبوونەوەی هەڵاوسان. پارێزگاری بانکی ناوەندی فەڕەنسا لە کۆنفرانسێکدا سەبارەت بە سەرکەوتنی ترامپ لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هۆشداری داوڕایگەیان لە ماوەی دووەمی سەرۆکایەتی ترامپدا سیاسەتی فشاری زیاتر بۆ ئابووری جێبەجێ دەکرێت و کورتهێنانی بودجێ ئەمریکا زیاتر دەبێت. ئەم دووشتە مەترسیەکانی بەردەم ئابووری جیهان زیاد دەکەن و پێویستیان بە ئەوروپا هەیە دووبارە دەستێوەردان بکات و تیشی بەڵێنی ترامپ بۆ زیادکردنی باجی گومرکی لەسەر هاوردەکردن بۆ ئەمریکا دەبێتە هۆی بەرزبوونەوەی هەڵاوسان لە ئەمریکا و کەشەی ئابووری لە سەرانسەری جیهان خاو دەکاتەوە. پارێزگاری بانکی ناوەندی فەڕەنسا هەروەها ئاماژەی بەوە کرد لە ئەنجامی سیاسەتەکانی ترامپ نادڵنیایی کاریگەر لە سەرگەشی ئابووری دەبێت بۆیە هەڵبژاردنەکانی ئەمریکا دەبێت زەنگێکی بەخەبەرهێنانەوە بێت بۆ ئەوروپا. بەم جۆرە گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.